بەداخەوە لە کاتژمێر 2:56 دقەکەدای بەڕێوەبەراتیمان کرایەوە بە بوونی ئاگرێک لە باڵەخانەیەک لە شەقامی بازنەی مەلیک محمود دەست بەجێ زیاد لە 4 بنکەمان نادە شوێنی ڕووداوەکە. ئاگرەکە توانراوە لەلایەن کارمەندە دڵسۆزەکانمانەوە بە کەمترین کات کۆنتڕۆڵ کرێت، تەنها زیانێکی مادی کەممان هەیە خۆشبەختانە و زیانی گیانیشمان نییە. خەریکی تاقیقین بزانین لە سەبەبی ئاگرەکە هۆکاری ئاگرەکە چییە، لەگەڵ زەرەر و زیانی مادیەکەش چەندێکە بە بیخەمڵین بۆ بەڕێستانی ئەعلانی خۆشەویستەکان ئاگادارتان بکەنەوە. ئاگرەکە ئاگری ئیزۆگان بووە، نەک لەو کاتێکە خەریکی دانانی ئیزۆگان بوو بێتن. خەریکی لە تاقیقین زانین سەبەبی ئاگرەکە لە 100% چەندە ئەوەی خۆشەویست دەڵێن. ناشتی وانە دوورە لە ڕاستیەوە، تەنها ئەوەیە کە تەنکیەکە نەوتی تیا بووە لە سەربانەکە لە هۆکاری سووتانی ئیزۆگامەکە کەویش سووتا و زەرەری بەرکەوتەوە. جارە دەقیق نازانین. باڵەخانەکە 6/9 پێشانگایەکی کەرەسەی بیناسازیە لەگەڵ 9ەکانی سەرەوە 1/9 سەکەنیە.